دوای پشبەستن بە راپۆرتی ناوبژیوان و سەرپەرشتیار و ئەو ڤیدیۆانەی کە دەستمان کەوتووە و دوایەوە وەفدێکی تۆپی کوردستان سەرداری ئاکرێکی کردو و لەگەر پۆلیسی ئەتوانم بڵێم ئێوەش دانیشتین و زانیاریەکانمان کۆ کردەوە. ئەتوانم بڵێم ئەو ڕووداوانەی کە ڕوویدا لە تۆماری سزاکان بەندی 13 بەندی تقریباً بەندی 7 ئەگرێتەوە کەەوە 2 یاری بۆ 5 یاری دەبێ بەبێ ئامادەبوونی هاندەر لەگەر 2 ملیۆن بۆ 3 ملیۆن غەرامە بێ ئێمە ئەتوان بڵێم ناوەڕاستمان کرد 3 یاری بەبێ ئامادەبوونی هاندەرە لەگەر 2 ملیۆن غەرامەمان کرد. یاریزانێکی یانەی ئاکرێش هەڵسوکەوتێکی زۆر ناشرینی بەرامبەر دەستەی کە ڕاهێنەرانی هین هەولێر هینی کردووە ئەوشمان ڕاگرت غەرامەشمان کرد. ئەتوانین بڵێم ینی ئەو شتانی کەوا ڕوویداوە وەکوی تۆپی کورس ئیدانەیەکەین پێمان ناخۆشە نەک هەر ئەو دویانێ هەموویانەکانی کوردستان لای ئێمە خۆشەویستن بەڕێزن بە تایبەتی هاندەرانیان هیوادارم لایەنەکان چەند هاندەرێک هەیە بە ناوی هاندەر دێنە نایەتوانم بڵێم سیمای شارەکەسی ناوی یانەکان شتێکەدەن ئەو کەسانە دەستنیشانکەن وەکو چۆن ئیسا ئاکرێ ئەوانەی دەستنیشان کردو ئەتوانم بڵێم چەند کەسێکیانش دەستگیر کردو لەسەر ئەو هەڵسوکەوتیان لەسەر ئەو ڕووداوەکانین. بۆیە هیوادارم یانەکانمان بەڕاستی یاریەکانمان وەکو خولی کوردستان دوور بێت لە تووتنتیژی.